جوانترین سڵاوتان دەبێ ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی لەگەڵ پەیمان. ئەم جارەش وەکو پرۆگرامەکانی پێشوو میوانێکی زۆر تایبەتم هەیە لە شار جوانەکەی سلێمانی هەڵبەت میوانەکەم لە کوردستان ئەژی بە ئەسڵ ڕۆژهەڵاتیە و لە سلێمانی نیشتەجێیە. خاوەن دەنگێکی جوان کەسایەتێکی جوان هونەرمەندی ئەزیز کاک پەیامگیان پەیام ڕۆژهەڵاتی. کاک پەیامگیان چۆنی؟ ئەزیز دڵم زۆر خۆشحاڵم بە تایبەت لە شاشە جوانەکەی کەرکووک دەرکەوتم. من زۆر خۆشحاڵترم دنیای خۆشحاڵم هەڵبەت کاک پەیامێکێکە لەو هونەرمەندانەی هەر کاتێک بۆ پرۆگرام پێم وتبێ نەیوتووە بابزانم چۆنە بێ بابزانم مەجالم هەیە ڕاستەخۆ وتوێتی بەسەر بە شانازیەوە لەگەڵ جنابزان زۆر مرتاحم. زۆر سوپاس دەکەم کاک پەیامگیان. خۆشحاڵم ئەزیزەکەم. من خۆشحاڵترم. پرۆگرامەکەمە بینی؟ وەڵا چەند بەرنامەیەکم بینیوە بەڵێ. پێت چۆنە؟ وەڵا جوانە بەڕاستینەوەیکە بەڵام خوا دۆستایی وەسفیەکەم باسیەکەم شتێکی تازە شتێکی جوان و زۆر پێ خۆشە. ماشەڵڵا بەرنامەکان جنابەت دەمەوەی تایبەت. زۆر سوپاس دەکەم. خۆش مەحەبەت یەکەم جارنی ئێمە پرۆگرام پێکەوە بکەین چەندین پرۆگرامی ترمان کردووە. خۆشحاڵیەوە. کاک پەیامگیان بەچیەوە خەریکی ماوەیەکە ونی خوا بەڕاست یا لای من ونی یا بەرهەمی تازە یا چاوەڕی بەرهەمی تازەین. وڵا پەیمانخان ونبوونەکە چییە؟ چوزان مەر لەواچ زروفی هونەرمەندان ئیستا بڵم گەرماکەیە نازانم خۆمان ماشاردەوە بەگشتی وڵی ڕەنگە گەرماکە گەرماکە باش نییە ناشری نەبێت بەسیتر بەردەوامی لای میوزیک و بەرنامە و بەرهەمی هونەری تۆزێک کەمتر ڕاستەکەی وەکو جاران بەسیتر ئەم گەرمایەت ئەسیری کرد بەڕاستی یاڕێکە تاخیر بۆ کارەکانمان. ڕاستە زۆری نەماوە گەرماکە. ئەڵی شەمشەمە کوێرین بە شەوە دەرەکەوین. ئاخیرە بێ بە ڕۆژ بخەوی شەفتی شەوانی شەوانی لەگەڵ لایڤ میوزیکا چۆنی؟ شکر بۆ خوار بەردەوامی ئیشەکەی منەرەوەی بەڕاستیانەیەکە بەشێکی زۆر هونەرمەندەکان ئێستا لایڤ میوزیکەکەن لەخوا بە زیابێ وڵا زۆربەیان یانێ خەریکی لای میوزیکن بەس من بە خۆشحاڵیەوە یەکێ لەو کەسانم کە دەمێکە خەریکم چمە یا گلەیەک بیاوێکە کۆمەڵی هونەرمەندی جوان باسی کردو کە من دامهێناوە ئەمە نابێ قسەکەین بەڕاستی هونەرمەندان خۆش نییە بەس من لە 2012 سیانزۆ یانێ هە لە سلێمانی و بەشداری لایڤەکان و شەوانگەکان. کاک پەیام وتم لە کوردستان ئەژی لە سلێمانی نیشتەجێ بە ئەسڵ ڕۆژهەڵاتی چەند ساڵە لە کوردستانی هەڵبەت بۆ منم پرسیارە تازە نیە وەڵامەکەی ئێزان بڵم بۆ بینە. ئەزا لە دڵم وڵا لە 2013 لە کوردستانم فەرقی نییە سلێمانی وەکو سنەیە من خەڵکی شاری سنێ دەستە خوشکن سلێمانی و سنە تەبعەنەوەی خۆت ئاگاداری ئەوازانم سنەی شەر وەکو سلێمانی جوان وەکو کەرکووک جوان وەکو هەولێر جوان هیچ فەرقێکی نییە مهمەیەکە پێکەوە دڵخۆش بین پێکەوە بتوانینەوەیکە لە هەموو ڕوویکە بگونجین بوو یەک بەڕاستی لە 2013 لە سلێمانی نیشتەجێم یانە بەگشتی بووی بە خەڵکی سلێمانی تازەیتر ڕۆشتمە سەردانێکم کرد تقریباً 4 ساڵۆم بەر ماڵدایکم نانیان دروستە گردایە باوەڕەکەی خواردنیەوەی تایبەت یانێ تۆزێک چاوری کەمە تۆزێک شوێەکەی کەمە منیش فێری خواردنیەرەی تر تۆ یەک ماڵ لە شوێنێکا بژی خوێ ئەو شوێنەگری بەڕاستی وتم دایە بەخوا تۆزە شتەکان بگۆڕۆیت خوا لەبەر دڵی من فاسۆلیایەکە یانە خەزای لە دڵم خۆشەویستیمان بۆی هەیە چاوی ماچەکەین. کاک پەیامگیان باسی دایکت کرد گۆرانی بۆ دایک کردووە؟ وەڵا بۆ دایە گۆرانی تەبعەن گۆرانی تایبەت بە خۆت یان وتوتەتەوە؟ وەڵا گۆرانی تایبەت هەر فۆلکلۆرەکان بەڕەحمەت بێتایر خەلیلی گۆرانێکی شیرینە بوو من کردمە دایە یانێ چەند جارێک بۆ دایە گۆرانیمە پێشکەش کردووە. ڕاستەکەی کاک پەیام هەڵبەت هەندێک جار پرسیارەکان تایبەتن هەندێک جار ئەبێتە فزوڵی چەند تاتۆت هەیە و تاتۆیەک لێرە چی نووسراوە؟ وڵا تاتۆ دوو تاتۆم هەیە. باشە ئێرەمان بینەوە ئەمە ناوی خۆمە باشە ئیتر جار وایە لە تەمەنی ئەوەی کە تو بڕیارە دەیڵی تاتۆیەک بێ لەوە کاتە حەزەکەی ئێستا پەشیمانی ئەمە کە بەس پەشیمانی ئەمە زۆر پەشیمانم لە گشتی ژیان کۆنترەمێ من نابزانی کۆنا زۆربەی هونەرمەندەکان ئەپدەیت نەکردوتەوە ئەمەیانە هەیە من لە گشتیان با بزانین نەوەڵا من لە گشتی کۆنتریش ڕاستەکەی کاک پەیام گۆرانیەکی هەیە زۆر بەناوبانگە ئەو زۆر لە سۆشیال میدیا تەقیەوە بە کوردیەکەی وتوتەتەوە ئەرێ کچەکەی ماڵ لەواچ بڵی کچەکەی حاجی وانە کچی حاجیش نەبووم بڵێم ئەو گۆرانێ بۆم بڵێ بەڕاست چی حاجنی دواتە باوکم حەجێ بکە ئیترۆ گۆرانەشم شمولیش ناویش نەبێ زانە یەک دنیا خەڵکێشم لێکات بەڵێ بۆ گۆرانی و سناپەکەن بۆی بۆ ئەوان وترا پەیمان خانیانە جار وایەک هونەرمەندێک ئەڕات
بەداخۆ مەسروفێکی زۆر یانێ کلیبێک چەناوە 2000 دلاری تێچ کلیبەکەی من بەخوا باوەڕەکەیت بە سناپ جاروای شتێکە بەڕاستی خۆی شتەکەی گۆرانیەکە گۆرانی ڕەحمەت بێ ئازاد خانەقینی من شعرەکە شعریگی خۆمە بۆدانا تۆزی گۆڕانکاریم کرد خەڵکیش حەزی لێ بوو بەڕاست ڕاستە من کۆپلێک لەو گۆرانیەمەوە لەم کەشە لێرەیە خەڵکیشی لێە ئەیوەبان شانازیە لەبەرەوە نییە خۆت ڕێکچەکەی ماڵ حاجی من لەگەڵ بەس بە لیپسنە ڕۆم ئەی بەسەر چاو پێماخان ئەوەی ئەرێکچەکەی ماڵ حاجی گیانە دوو لەرزانەی هەس بەخوا کچەکەی ماڵ حاجی گیانە دوو لەرزانەی هەس بەخوا جووتێ شەمامە گیانە ناو بێسانی هەس ئەڵڵا جووتێ شەمامە گیانە ناو بێسانی هەستیەی بەو تیەی بەو تیەی بەو نیاتیەی ناو ئەرمەنی لامەزە و کوشتی دەم زووتر بەو مەڵا کوشتی دەم کچەکە حاجی بەو ئەوێژێ دەنگ خۆش زۆر جانەوە گۆرانیە هەندێک جار ڕەنگە گۆرانیەک ڕیکۆرد بکەی یان بە سناپی خۆ شتێک بڵاو بکەیتەوە لە ئیرادی لە پڕ ئەچێتە ناو خەڵکەوە بینەرێکی زۆر باشە ئەم گۆرانیش کە بە دەنگی جەنابەت وترایەوە یەکی پلوانی کە بیسەر و بینەرێکی زۆر لەخوا بە زیابێ خەڵکیش حەزی لێ بوو حەزیان لە وشەکان و حەزیان لەوەی کە تۆزە زاراوەکە ڕاستە کاک پێیان ئەم شانۆی ئەبینی هەڵبەت شانێکی گەورەیە کەسانێکی زۆر ئەگرێ ئێرە هەستەکەی ڕۆژێک ئەگەر تۆ بە تەنها خۆت کۆنسرتێک ئەنجام بیت ئەم شانۆیە پڕ ئەبێت لە جۆگر و هەواداری تۆ وەڵا بە شانازی و من لەگەڵ گروپی کەرکووکی خۆشەویستم لەگەڵ مامۆستا کاروانە جەماعەتی کەرکوو لێرە حەفلەمان بووە لەگەڵ خات و هانی مشتەهیدی یانە ڕۆکە قسەکە خۆت کرد ماشەڵا پێشوازیکی باش بوو هەر گروپەکە گروپی کەرکووک بوو لێرە بەرنامەیەکی تایبەت و جوانمان بوو ئیشەڵا ڕۆژە لە ڕۆژانیش ئەگەرەوە بێ قەرارمان وا بوو لە سنەک کۆنسرت بکەین لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە لوقمان سەلیم ئیتر شتەکە جارێ تەخیر بووە بەس ئەگەر ئێرە بێت یان سنە بێ هیچ فەرقێکی نییە بەڕاستی بەس بە شانازی لێرە لەگەڵ گروپی کەرکووکە حەفلەی چاکمان یانەوەیکە کۆنسرتمان بووە ڕاستە زۆر نازانم پێمە نەتبینیەوە بەرنامە مەبەستەکەی من ئەوە بوو کە ئەگەر ڕۆژێک بە تەنها خۆت کۆنسرت بکەی بە ئەم کۆنسرتە کۆنسرتی هونەرمەند پێم ڕۆژ هەڵاتیە وڵا بە شانازیە من لەگەڵ خەڵکام لەگەڵ هەوادار و خۆشەویستانم باوەڕەکە جاروایە حەزەکەمەوەی کە لە لای موزیکان ئەگەر کەمەندامێکی شادۆڵم باوەشەکەم بیانێ نەوەی کە خۆ بنوێنمەوەی بڵم نە بەخوا بەدڵەوە چۆن من کاتی خۆشی لە سنەی لەگەڵ یانە ئیشم کردووە حەزەکەم نمونەکە ڕۆژێکیشەوە بێ ئیشەڵا هەر ئەوە بێت شانازی لێرە بڕۆین بچینە شوێنێکی تر پارتی دۆمان دەست پێ بکەین حەزەکەین با بڕۆین کاک پێیانگەن نیان وەرزش چۆنە هەستەکەم تۆزە کێش زیای کردووە زیای کە ئەفرین وەڵام ماوەی باش بوو لە پڕ هەموو هیلاگوونی یانەوەیکە بە دوایە بڕۆی ڕاست کێشم زیای کردێ مایە زۆر باش بوو وەرزش ناکەی ئێستا نا بەس بە تەمامی شڵا دەست پێکەمەوە ئینشاءڵڵا هونەرمەند دەبێت ڕوحی وەرزشی هەبێت کەر بۆ سەحەتی خۆش بەخۆان ئێمە بێ وەرزشکەین ئەی لەگەڵ یاری وەرزشیەکە لە نێوانە چۆنە لەگەڵ فۆتبۆڵە جمهوری کوێی لایەنگری کوێی بۆی کە بڵێم ئەوەی کە چوزانمێکە تایبەت سیرکەمەوەیکە نەبەخوا بە جار بەجارێک ڕیاڵم خۆشەوێ سێرە یاریەکانی ئەو بێ سێرەکەم خۆش دەوێ وەکو سیرکردن سێرەوانە بەس ئەوەی کە بڵم هاوە ئارکەم و ڕاکەمەوە ئەوە نی بەخوا زیاتر حەز بە چێکی نێوان لەگەڵ چی شتێک باشە بەدەر لە کارە هونەرەکانت چوزام کات لەگەڵ هاوڕێیا بەسرە بێ کێ نزیکترین هاوڕێتە وڵا کات لەگەڵ هاوڕێ هەواڵ ئەزیز هەواڵ زاخۆی زۆربیان لەگەڵ زۆربیانە من وەقیفەوە ناو نەڵێن بەسی تر بەکۆ خەی چێکەیانەوەی کە زۆر بە نزیک من لەگەڵ هەواڵە کاک هەواڵ زاخۆی زۆر شتمام یانە جیان لە ئیشی هونەریەر پێکەوەی لایڤ میوزیک و دانیشتن ئەواناکەن زۆربەی بەڵێ وەڵا زۆربەی لەگەڵ ئەوە زیاتر لەکوێ شەوە ئاهەنگ و لایڤەکەی یان جۆگرەکانت زیاتر هی شوێن چی مۆسیقەیەکەن وەڵا هەر جاری شوێنێکە ئەوە نییە بڵی تایبەت جاروای بەرنامەکانی دانیشتنی
مجموعی لەگەڵ کۆمەڵی ئەزیزان لە باخەوە ئەوە کۆمەڵی تایبەت کەسانی تایبەت دێن ئەو خۆشترێکە بۆ منی سراحەتەوە داخراوە بەسی زۆربەی وەڵا خانەقین بێت گەرمیانەوانە زۆر حەزیان لە ئیشەکانی منە چۆن خۆم حەزم لە زارای کەلهۆڕیە گوێگرم منتەقی گەرمیان باشترێکە یانەکە جیا لە سلێمانی عەزیزم باسی کەلۆڕیت کرد چ گۆرانیەکەی بە زمانی کەلووری زۆر حەزێ لێ بە شێوەزاری کەلووری وەڵا گۆرانی کەلهۆڕیمە کە زۆرە وەڵا تایبەت بێت لە لات بۆ ئێستا بۆ ئێمەی بڵی پێشکەش بەو ئەزیزانێکی کات کەزار لێمەی بە سەرچاو سەفەر خۆش ئومیدی دڵەکەم ئەوە گۆرانێکی تایبەتە لای منەوە گەوان لێ بێ ئاغی لە ڕستانی و توێتی منش حەزەکەمە کرد سەفەر خۆش ئومیدی دڵەکەم نیەزانم وە دەستم من چە بکەم سەفەر خۆش ئومیدی دڵەکەم نیەزانم وە دەستم من چە بکەم پەیمانم لە یاد بردی بیخەوەر سەفەر کردی پەیمانم لە یاد بردی بیخەوەر سەفەر کردی حاشایە ئەگەر ڕسمی وەفاداریە ئەیگوڵ زەخم سوتەمت تاوە ئەبەدکاریە ئەیگوڵ حاشایە ئەگەر ڕسمی وەفاداریە ئەیگوڵ زەخمت ستەمت تاوە ئەبەدکاریە ئەیگوڵ زۆر جوانە ئەوەی لە تۆیە جوانە گۆرانەکان زۆر جوانترەکەیتەوە لەش زۆر بە جوانی وشەوەکە دەنگدانێکی زۆر باشی هەبوو سڵاو لە کاکە کەمال فەدەوی تەبعان گۆرانی و ئاوازی خۆیەتی ئەو چەند جوان 22 ساڵۆم بەر ئەو گۆرانی تۆمارکرا پێمانخان منیشی ترهاتم لەگەڵ گروپاوەیە کە شتێکی تایبەت خۆشی ئاگادارە یانەوەیەکە شتێکی خۆشمان کرد بۆ گۆرانیە بە زارەوەی سنەی خۆمانەوە دروستە کاک پێم هەندێک جار بارودۆخی سیاسی شوێنێک کەسێک وا ئەکا دوورکەوێتەوە لە ناوچە و شار و زێدی خۆی ئەگەر ئاسایی بێت چی وای تر کە نەجێبێ دەستە خۆش بە پێمان خان پرسیارێکی زۆر جوانە وەڵا لە بواری سیاست و نەبووە هەر خۆشەویستی هوەرەکە بووەوەی کە سنەم بەجێشت هاتوومە بۆ ئێرە هەرچەند هەمووشی وەکو یەکە بیرم هیچ خۆمە بێگانە نازانم بەڕاستی هەڵبەت هیچ کەس بێگانە نییە کوردستانێکی گەورەی چوار پارچە لە ئێمە هەرێک پارچە مام هەندێک جار بەداخەوە هەندێک لە هونەرمەندەکانمان لە پارچەکانی دیکە بەتایبەت لە ڕۆژ هەڵات ڕەنگە هەندێک جار کێشەی سیاسیان بۆ دروست بێت زێدی خۆیان جێبێڵ و نەتوان جارێکی تر بکەڕێنەوە بە حەسرەتی ئەوە بن بتوانن جارێک لە شاری خۆیانە گۆرانی بۆ هەواداری خۆیان بڵێن لەخوا هەر ئیش شەونەریگە خۆم کردووە تێکەڵا هیچ نەبوومە بەخوا ئەی لەخوا دوور لاچ سیر بکەم ڕاستە هیچ بینەری هیچ تەداخڵات باوچین دانیشین کاک پێم لە هونەرمەندە کۆنەکان زیاتر حەز بە دەنگی کێ ئەەکەی کۆنەکان زیاتر ماملێ نەمر حەزم لێتی زۆر کارەکانی تێکسەکانی ماملەی زۆر جوانە شتی تایبەت بەڕاستی مشتەکانی مامۆستا سرم پێ خۆشە بەیانیان هەڵەسی لە دەنگ لەگەڵ دەنگی قومری و کەناری و ئەو دەنگە تێکەڵاوە بێنە تەبعاان تاقی کردێتەوە خۆشە کەسانی باشمان بوو بەڕاستی مامۆستا علی مەردانە مقاماتە جوانانە بەخوا قەت دووبارە نابێتەوە لەگەڵ مقامات باشی شکر بخوا ئەکادیمێن هیچ مقاماتە خوێندووە یان تەنیا گۆگر بوویت خوێندومە لە سنە یانە وەکو سۆلفشم تەواو کردووە وەکو موسیقیش خۆم ئاسفی سازم یانەوەیەکە بۆ گۆرانی بێش باشە تۆ ێک ئارەتی بزانانی کاک پێیان بۆ سازن نەهێنا وەڵا سازەکە چوزانم ئەبێ پێت بڵێن پێشتر وەڵا حەزمە کرد ئێستش ناو سیارەکە سازێک بوو بەس نەزان ماوەیانە ساز مروان بەردەوام پێێتە بەس کاری پێ ناکەی کاری پێ ناکەم مادام نازانی ماوەیاننا نازان ماوەیانە بەخوا هەر بەڕاستی بەس سازە بێ کاری پێ بکەیت ئێمەش شەوانە مەشغوڵی لای میوزیک و کارەکان ئەوەیە کە سازی خۆی دارۆ چێوە چێ لەگەڵ یاری پرۆڤەنەکە ئەوش دەنگەکەی هی نەبێتەوە هیچ لە ماڵەوە پرۆڤی لەگەڵ ناکەی چۆن بەس ئەم ماوە نەمتوانی بەخوا ئەم ماوە بەردەوام خەریکم شەوانێکە بەرنامە نەبێ لە ماڵا بخۆم بۆ بەرنامەیەکی تر 100% پێشتر پێڵە من ئەویانم نەزانی بوو مەسەلەی سازەکە قەرزانی نەواتە سازەکە ئەرەوەڵڵا ئەم جارە حتمما حاضر یەکەین ئینشاءڵڵا کاک پێیام چ گۆرانیەکی خۆت زۆر لە لا تایبەتە گۆرانێکی خۆم زۆر لای تایبەتەوەی کە خۆم
گۆرانی شێوەی خەمین شێوەی خەمی ئانێ دڵم گۆرانێکی زۆر تایبەتە شعرێکی حەزینەوە ئیتر باسی خەمەکات و باسی خۆشیەکات و شێوەی ناشرین و کورد چوو زانە ڕاستە تایبەتە لەمە تعبیر لە ژیانی خۆتەکە ڕەنگە بڵێ لەواچی لەواچێ چی ناوژیانی تایبەتەوەیان نەچم چکە تۆزێک زۆر دوورم لە بابەتی ژیانی تایبەتی میوانەکان والله ئاساییە ئاساییە قەچێکە کاک پێیان چەند جار ژیانی هاوسەرگیریت پێکهێناوە من والله دوو جار خۆزگا جاری یەکەم هەر نەبووایە هەرچەند جاری یەکەمیشی جار نەبووە من جارێژ نەمێناوە بەڕاستی جاری یەکەمی ترە مەمە لەواچ دوایی ئازیزان گوێ بگرم بڵێ ئەمە یا شێتم قسە ناکە یا ئەوەیە کە مەمە چۆن ویا بیرەکاتەوە دەوڵە قسەکەشم جوان نەبێت دوای بە مشکل لەم قسانیشە بەس من چۆن ئەڵی تووشەبی چۆن بەڕاستی توشبوون بووم یانە من هەر یەک جار زەواجم کردو بەس جارێک یەکەم نابێ شارەتیشەوە بێ باس بکرێ یەک جار زەواجم کرد لەخوا بەزیابێ ئەو جارە نایسا خێزە من بەستم جاری یەکەم ئەڵێم وازان خەوێتە خەوەتە من بینیوە دوو جار هاوسەرگیریت دوو جار ئێستا خێزاندارم ئێستا لەخوا بەزیابێت چەند منداڵی خاوەنی منداڵێکم ئێستا کاکەجان هەموو شتە بۆ من هەموو شت خۆشحاڵیشەوە خێزانم خەڵکی مامۆستایە لە سلێمانیە بەس خۆی ئەسڵ خەڵکی هەورامان و هەڵەبجەیە هاوکارێکی زۆر باش هاوکارێکی لە هەموو ڕێکەوە ناسیت کاک پێیان وڵایتر قسمەت و نەسیبی خۆزگا یەکەمەرە بنیاسایی نازم بۆ نش بەو بەخت و داماوە هەموو شتێ خێری خۆی ئەو گلەی لای خۆی گەورە گلەی خۆزگا هەر ئەم جارە بواە بێتاقەت مۆقساکەم و دیارە داخلە دڵم ببوورە پێم وابە بابەتێکی ناخۆش خەزەقێت دەمنیش ناشارمەوە یانە شتەکە بەڵامیتر کە دەرکەوتی ئەبی بە موڵکی گشتی ڕەنگە ئەبسیاری گوێگرەکانی تۆش بن عزیزەکەم نەیسە لەخوا بەزیابێ خێزانێکی باش و دڵسۆز و جلەکانم بۆ تووەکە شعرەکانم بۆ نووسێ ئەمە نەوەیکە وەسفی شتە ڕاستیەکان ئەڵێم هاوکارێکی زۆر باش لەخوا بەزیابێ هەر بژین بەیەکەوە هەمیشە دڵخۆش بن قوربانە بۆ هونەرمەند خۆشەوەیکە هاوکارێکت بێ بەڕاستی تۆ کە دەرکەوتی ئەبی بە موڵکی گشتی چاوێکی زۆرە لەسەر بێ غیرەت لێ ناکە والله سپاسیەکەم یانە دڵنیان یانەوەیکە خۆی زانێکە بووم باشە یانەوەیکە آخر بەڕاستی من ژیانی یەکەم ئەوە بوو کێشەکە مەشاکیل و شتی زۆر بەس بەڕاستی هاوکارمە عزیزم بۆ یەکتری گۆرانی تایبەتە بۆ تۆ جا بۆ نمونونەکە باسی کچەکەی حاجی خۆی کچی حاجیە ئەرە کچەکە حاجی ئەوە داماوە بۆ بەختم توشتە بێت توش ئای باوکە گیان کچەکەی حاجی بۆ ئەخت شمولیەکە خۆی کچی حاجی بەخوا شمولیەکە پێشەوە بوو زەواجی لەگەڵکەیە دوای زەواجەکە ئەو گۆرانیە و وڵات تقریبا زەواجمان کردو بەسی تر شتەکە ئەویشیت خۆشی ئەوی سەرچاوەیەک بووە سەرچاوێک بۆ ئەو گۆرانی سەرچاوێ بوو بەڵێ وڵا گۆرانێکی شەیە ئەی هاوسەرە ئازیزەکەم ئەو گۆرانی هەیە من وتومە لە پرۆگرامێکی تریش گۆرانی بۆ خوشکەیە بۆ برا هەیە ئافرین بەڵێ ئەزان کام بەڵێ باسەکەی هەندێک جار کەسێک ئەوەندە تایبەتە بێت لە لات ئیتر شاعری تێکستی بۆ نووسی هونەرمەند بڵێ وڵا پێم خۆشە یانەوەی کە تۆ کەسێکی باش لە ژیاندا هاوکارت بێ قەیچێکی با گۆرانی بۆ بڵێ نمونەی کچەکەی حاجی کورە نمونەی هاوسەرە خۆشەویستەکەم دێ وڵا کە کەسی هاوکاریت کە ئەس لای خۆمانە تۆزێک ئەوە پەیامەوە چییە ئەوە چییە فڵانەوە ڕاستە لە لایڤ میوزیکەکان تا زیاتر داوای چی گۆرانیەکەت لێکەن یان بە چەند زمان گۆرانی ئەڵێیت هونەرمەند کە لایڤ میوزیکە ڕەنگە بەشێکیان زیاتر لە زمانێک بزان بۆ گۆرانی لەخوا بەزیابێت زۆر بە دای گۆرانی فارسیەکان دەکەن هایدەیە مەستی گۆرانی بێژە کوردەکانی فارس دواتر هایدەش ئەەکەم چاوانم وڵا زۆر بە مقاماتە فارسیەکان عەرەبیشم باش دیم و جار وایە لە سنۆی کەمە لە بەغاو سەردەرەکەمەوە تێکەڵەیەکی جوانەکەی میکسەکەی تێکەڵاوە شتەکان تێکەڵەکەین بەڕاستی گۆرانێکی عەرەبی زانی والله گۆرانی ئەو یاسخۆش تایبینم لەبەرە باشە یەک تۆزم بۆ ئەڵێ ئەخۆدا ئەوڵاواچ لە کەلماتەکانە غەڵەتم بە زۆر نا ئەوە نەی کە بزانی تايبين لا نمر بدار بكم حالفين ما نريد يوم على حبكم غلطة مرت وانتهت شمعة العشرة انطفت
والذنيب هو ذنيبكم والذنيب هو ذنيبكم كلمات باش نية بس قيناك إلى هالرازين مهم أوي بودن جوانها بس حزم لو وراني زر طيبة راستكي فارسي شي الله يتوه هايدا فارسي والله زۆربەی معینەکانە باشا گۆرانیەکانی ئەوەی کە هایدەیە مەهەستیە زۆربەی شەجریانە باشا بەڵێ وڵا زۆربەیم لەبەریان هایدەیە کوتوتەوە بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیا بینیم ئەوە گۆرانی خۆی گۆرانی ئەوە پێمان خان هینی ئەفشین ئازەریە ئەوەی کە تۆ توتە زیرەکی دەستکردەکەیە بەسەوتی ئەو بڵاو لای خۆمانە لێرە بەدەنگی هایدە چەند جوان دەرچوو بەڕاستی زۆر جوان یعنی ئەو گۆرانی خۆی بەدەنگی هایدە جوانترێکە حەزەکەی تێکەڵەیەکی گۆرانیەکی تۆ بە زیرەکی دەستکرد لەگەڵ هایدەیە بکرێ یان ئەگەر بکرێ حەزەکەی لەگەڵ کێیە بێ وڵا خۆی لەگەڵ گۆرانی بێژن جوانانە بەڕاستی هایدەیە معینە ڕاستە لەگەڵ هایدە جوانە گەری شەڵا شتێکی وەیە هەرچە نەکرێتەوە زیرەکی دەستکرد ماشەڵای سا هەموو شتێکە لای فارسی پێڵن هوشی مەسنوعی ڕاستە زۆر تایبەتە ئەفرین بەڵێ وەڵا تۆزێ و فارسیش ئەوە یەکەوە توینەکەەوە تۆ لە بەرنامەکەم آشفته در خانه ویرانه با دل دیوانه چشم انتظاری این قلب بیچاره تشنه دیداره حتما خبر داره مادر چه حالی بیارم بگید خوب من محبوب من آخه با تو من چه کردم بیارم بگید بی کسم دل واپسم بیا دور تو بگردم بیارم بگید بسشه دیگه وقتشه بیا تا قدم تمومه بیارم بگید حالمو احوالمو بگید داشتنش آرزومه